بەڵێ ئەمڕۆ لە دهۆک لە زانکۆی ئەمریکی کوردستان کەرنەڤاڵێکی گەورە بەڕێوە چوو بەهۆی سەرکەوتنی قوتابیان لەو زانکۆیە و لەوێ میوانێکی زۆر بانگێشت کرابوون لەسەر ئاستی ناوخۆ و لەسەر ئاستی عێراق و ناوچەکە بە شێوەیەکی گشتی دەمانەوێ ئەمە ببەستینەوە ئەم پێشکەوتن و ئەم زانستە ببەستینەوانێ بە پێشکەوتنی هەرێمی کوردستانەوە و پێگەی هەرێمی کوردستان لە ناوچەکە لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی زانستی و زۆر بابەتی دیکە لەسەر ئەم پرسە میوانداری بەڕێز پیتەر گالبرێت دیبلۆماتکاری پێشووی ئەمریکامان کردووە کە بە سوپاسەوە ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت بەڕێز گالبرێت دەم کاتت باش سوپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان پێم خۆشە بەو پرسیارە دەست پێ بکەین لەگەڵ تۆ ئەمڕۆ یەکێک بووی لەو میوانانەی بانگێشت کرابووی بۆ ئاهەنگی دەرچوانی قوتابیان لە زانکۆی ئەمریکی کوردستان ئەگەر لێت بپرسین تۆ چیت بینی لەوێ چۆن بۆمان باز دەکەی هەڵبەت من وا دەڵێم لە ڕووی زانستیەوە بەڵێ شەوتان باش بۆ ئێوە و بینەرانی ئێوە لە ڕاستیدا من یەکێکم لە ئەندامانی دەستەی متمانەی زانکۆیەکێک کە کەسێکێکە لەو کەسانەی کە بەرپرسیارم لە زانکۆکەدا لە کاتێک کە دروستکراوە 10 ساڵ لەمەوبەر ئەوەی کە زانکۆ پێشکەشی دەکاتەوەی ئەم زانکۆی پێشکەشی دەکات ستایلێکی ئەمریکی کیە لە بواری پەروەردەدا واتە تەنیا یەک بابەت ناخوێنن قوتابیەکان چەندین بابەتی جیاواز دەخوێنن لە بواری زانستی و زانستی کۆمەڵایەتی و جەخت لەوە دەکەنەوە کە لە بوارێکی تایبەتدا بخوێنن لە بواری بەڕێوەبردننی بازرگانی یاخود پەیوەندیان نێودەوڵەتیەکان خاڵە گرنگە کە ئەوەیە کە زانکۆ پێشکەشیم قوتابیان دەکا بیرکردنەوەی ڕەخنەگرانی و بیرکردنەوەی داهێنەرانەیە چونکە ئەوەی کە قوتابیان پێویستیانە بە شێوەیەکی گشتی ئەوە نییە کەسێک لە بواری تەکنەلۆژیادا لێزان و زانابێ بەڵکو دەبێت چەندین سکیڵی دیکەی هەبێتن چونکە سکیڵەکان لە ماوەی ژیاندا گۆڕانکاریان بەسەردا دێتن کەسێک کە لە ڕۆژنامە کاری کردووە جیاوازە ئەو ئێستا کە هەیە لە بار ڕۆژنامەوانیدا بەڵام تۆ پێویستیت بەو کەسانەیە کە دەزانن بە شێوەیەکی ڕەخنەگرانە بیر بکەنەوە خۆیان بگونجێنن لەگەڵ بیرۆکەی نوێ و تەکنەلۆژیێنێ و ئەمە تەواوی بیرۆکەکەیە لە ستایلی ئەمریکی لە زانکۆکەدا ئێمە بێگومان زانکۆیەکی نوێمان دروست کردووە و باڵەخانەیەکی زۆر جوانی هەیە بەڵام ئەوەی کە زانکۆکە جیا دەکاتەوە ئەو فاڵکەتی و قوتابیانەیە کە لە ماوەی 10 ساڵدا زانکۆکان چەندین بەرەو پێشچوونی هەژماریان بەخۆوە بینیوە ئەمە زۆر گرنگ بووە لەگەڵ ئەمەشدا چەندین فاکەڵتی زۆر باشمان هەیە ئێستا لە نێو زانکۆیەکەدا ئەمە شەشەمین ئاهەنگی دەرچوونی قوتابیانە لە زانکۆی ئەمریکی ئەو خەڵکەی کە لەوێ تاویان کردووە گەیشتونە بە چەند کاری زۆر باش لە هەرێمی کوردستان و شوێنێکی زۆر ناوازەیە زۆر باشە بەرز گالبرێت دەبێژن پێشکەفتنە هەر کۆمەڵگەیەکێ هەر وڵاتێکێ وابەستە یان گرێدرایە بە پێشکەتنە زانست خوێندن و معریفەتێ ئەف پێشکەفتنên بەردەوامن کو لە هەرێما کوردستانê تێدیتن دێوارێ زانست و پەروەردە و معریفەتێدا تا چەند باندوریەکە ئەرینی یا ئیجابی لەسەر پێگەی هەرێما کوردستانê دروست دکەتن بەڵێ پێش هەموو شتێک یەکێک لە قوتابیەکان کە گوتارەکەی خۆی پێشکەش کرد باسی لەوە کرد من لێرەم و دەمەوێ کوردەکان ببینم یەکگرتوو بن و سربەخۆ بن وڵاتی سربەخۆیان هەبێت و ئەوەی زانکۆی ئەمریکی لە کوردستان پێشکەشی دەکات ئەوەیە بەشێک بێت لە خوێندنی باڵا بەشێک بێت لە سیستەمی خوێندنی باڵا بۆ وڵاتی کوردستان وا بکات خەڵکی ڕابهێنێ لە داهاتوودا
بتوانن ئابووری وڵات بگرنە دەست بەشدار بن لە حکوومەتدا ئاگەرمە بەشێک بێت لە هەرێمی کوردستان یاخود خۆ بەڕێوەبردن و ناوچەکانی دیکە لە نێو حراقی فیدرال یاخود وەکو ئەوەی کە زیاتر لە سەدا 93 خەڵکی کوردستان لە ڕفراندۆم داوای وڵاتێکی سەر بە خۆیان کرد کە من بڕامایە ڕۆژێک لە ڕۆژان ئەمە ڕوودەدات و دەبێتە ڕاستی. بەڵام زانکۆکە زانکۆیەکی ئەمریکی دۆک نییە، زانکۆی ئەمریکی عراق نییە، بەڵکو زانکۆی ئەمریکی کوردستانە، چونکە ئەمە وا دەکات سیستەمی پەروەردەی ئەمریکی بۆ کوردستان بێنێت لە کاتێکدا پێشوازی لە قوتابیان دەکات لە نینەوە هەندێک قوتابی بیانی دیکەمان هەن لە ناوچەکەدا زۆرینەی وڵاتەکان قوتابیەکانمان لە کوردستانەوەن بێگومان. بەڕێز گاڵبرێت کەواتە پێمان بڵێ پێگەی هەرێمی کوردستان لە ناوچەکەت چۆن دەبینن کاتێک تۆ باز لەوە دەکەی دەڵێ زۆرینەی قوتابیەکانمان لە هەرێمی کوردستانن لەو زانکۆیە؟ خەڵکی کوردستان ئێستا بڕیاریانداوە کە ئەوان چیان دەوێت سەبارەت بە کوردستان، ئەوان دەیانەوێت کوردستان سەربەخۆ بێت، دیموکرات بێت، وڵاتێکی دیموکراتی بێت لە ڕیفراندۆم 7 ساڵ لەمەوبەر دەنگیان بۆ ئەمەدا. بەڵام تا ئێستا ئەمە ڕووی نەداوە. لە هەمان کاتدا کوردستان یەکێکە لە سەرکەوتوترین بەشەکانی عراق لە عراق و هەرێمی کوردستان زۆر باشتر دەبن ئەگەر بتوانن کێشەکان چارەسەر بکەن و من لەگەڵ سەرۆک وەزیران قسەم کرد ئەوان بەرەو پێشچوونی بەرچاویان هەیە لە گفتوگۆکان لەگەڵ بەغدا. ئەمە زۆر گرنگە کاتێک عێراق نەوتی یاخود هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانی داخست، ئەمە زیانی بۆ تەواوی خەڵکی عێراقی بێگومان بۆ خەڵکی کوردستان زیاترە، بەڵام بۆ خەڵکی بەغدا و عێراق زیانی هەیە. ئەمە داهاتی کەم کردووەتەوە، زیانی زۆری بە داهات گەیاندووە. دەزانین کە ئێمە دادگای باڵای فیدرالیمانێک کە دادگایەکی نایاساییە بێگومان لەگەڵ بڕگەی 92 دەستوری عێراقدا ناگونجێت. ئەمە دەستێوەردانی کردووە لەگەڵ مافەکانی کوردستان و زیانی بە کوردستان گەیاندووە، لە هەمان کاتدا زیانی بە عێراقیش گەیاندووە. ئەگەر بە ڕاشکایی بڵێم عێراق و هەرێمی کوردستان زۆر بەهێزتر دەبن ئەگەر هەماهەنگی بکەن، ئەگەر کاری بەیەکەوەیان هەبی، ئەگەر عێراق ڕێز لە دەستورەکەی خۆی بگرێت و ڕێگە بدات بە خەڵکی کوردستان بۆ ئەوەی بتوانن هەڵبژاردننی خۆیان هەبێ و بڕیار بدەن بێگومان بە بەشداری پێک هاتەکان بۆ ئەوەی پارەی خۆیان بەدەست بگات و بڕیار بدەن چۆن ئەم پارەی سەر بکەن. ئەمە زیان بە عێراق دەگەیەنێت و بە یەکگرتنی عێراق و هەرێمی کوردستان وا دەکات وڵاتەکە بەهێزتر بێت. بەڵام ئەو جۆرە هەڵسو کەوتانەی کە لە بەغداوە بینیمانەوە هاتووە کە ئێستا بۆ چەندین ساڵە ئەمە بەردەوام بۆ وای کردووە زیان بە هەرێمی کوردستان بگەێنێت، تەواوی عێراق زیان بە تەواوی عێراق دەگەێنێت، هەردوو لایەن زیان بە هەردوو لایەن دەگەێنێت. زۆر باشە. بەڕێز گاڵبرێت، تۆ جەنابێتە زوو تێتە هەرێما کوردستانێ، یعنی ئەف پێشکەفتنێن هەرێما کوردستانê bi çavê xwe dibînî di hemû royan da diwarê pêşkeftina bînesazî, diwarê pêşketina sîstematîkî, damezraweyî, hukmranî bi şêweyekê giştî, her wiha di cîhana siyaseta derve jî ve xwendineka baş de heye. Yani ayindeya herêma Kurdistanê tu çawa dibînî di navçeyê da? بەڵێ ئەمە سەرنجڕان، ئەمە زۆر سەرنجڕان کێشە چووکە ئەم بەیانیە باسم لەوە کرد 40 ساڵ لەمەوبەر یەکەمین گەشتی خۆم بۆ هەولێر ئەنجامدا. ئەمە بە شێوەیەک لە شێوەکان زۆر ناڕوون بوو، وڵاتێک بوو، شارێک بوو، تەپ و تۆزاوی بوو، باڵەخانەکان نزم بوون. هەرگیز بیرم لەوە نەدەکردەوە کە بێمەوە ببینم بەو شێوەیە و ببێتە بەشێک لە ژیانی من بینیومە کە گۆڕانکاری زۆر کراوە لەو کاتەوە بۆتە شارێکی مۆدێرن و توانیویانە ئەم گۆڕانکاریە بە شێوەیەک سەرکەوتووانە ئەنجام دەن. لە ساڵ 1991ەوە ئەو سربەخۆیە کە بە دەستی هێناوە حکوومەتی هەرێمی کوردستان
لە عراق توانی بێتەوە بەرهێنانی زۆر باش بکات هێزی زۆر باشی بەرهەمهێناوە خەڵکی زۆر باشی لە هەرێمی کوردستان پەروەردەکردەوە بەرهەمێناوە سەبارەت بە سیاسەتی دەرەوەش هەرێمی کوردستان هەمیشە پەیوەندیەکی نزیکی لەگەڵ ئەمریکا هەیە بڕوام وایە ئەمە زۆر گرنگە کە ئەم پەیوەندیە بەردەوامی پێ بدرێت بە دیاریکراویش کە ئەمریکا بتوانێت بوونی سەربازی خۆی لێرانە بەردەوامی پێ بدا ئەمە باشە بۆ پاراستنی هەرێمی کوردستان ئەمە زۆر باشە بۆ ڕوبەڕووبوونەوەی دووبارە زیندوو بوونەوەی داعش و بەردەوامیەوە بەرهێنان لە هەرێمی کوردستان. برێس پیتەر گالبرێت دیبلۆماتکارێ بەرەیە ئەمریکا لە دهۆکێت گەلمەدا بۆی گەلێکی سپاس این هەر هەبن سپاس.